ئێمە لە تەورێز بووین، دیارە ئێمە کۆمەڵەیەک گەنج بووین لەو کاتە کە بەتاڵ بوو، ئێمە هەمومان بەرەو ئێران ڕۆیشتین. دیارە لەو حاڵەتە کە خۆتەزانی ینی بە هەزاران کەس بەرەو عێراق ڕۆیەوە، تەسلیم بەڕژێمی عێراق بووەوە و بەشێک لەو گەنجانەی کاهین بووە، زۆرێکی تریش هەر هاتنەوە چوونە ئێران، بەڵام لەو کاتە ئێران کەمپی بۆ کردنەوە. ئێمە هەر زوو لە کەمپەکە هەوڵماندا ینی یەکمان گردووانە، بەڵام ئێمەیان نەقل کرد بۆ تەبرێز، بۆی کە هین بوو لە تەبرێز. ئەو کاتە ئێمە کە هین بوو هەوڵماندا کۆمەڵی خەڵک لەگەڵمانە بوو بتوانینی پەیوەندی بە کوردەکانە بکەین. کۆمەڵی کوردیش لە تەبرێز هەبوو پێش ئێمە. شوورێکمان کردبوو لە هۆتێلێکە، من و مامۆستا داوود خەڵکی گەرمیانە و شەهید بوو، شەهید مامۆستا داوود ئەو بوو و کاک عادل شکور بوو. لە پاڵەوە کۆمەڵی ڕەفیقی ترمان هەبوو لە هۆتێلێکی تر، ئەوان ژووریان کردبوو. ژوورەکان ئەوان بەکین بوو، دیارە ئەو کاتە هەرزان بوو بەپی ئەوەی کە ئێمە هینمان کرد، حکومەت هاوکارمان بوو بۆ هین. مامۆستا جەباری ناو بۆ خەڵکی کەرکووک بوو و کاک حەمومینی لەیەکێک لێ بۆ خەڵکی خانەقین بوو و کۆمەڵی برادری ترمان لەو کاتە ئیتر دابڕا ڕۆیشتن بۆ یەزد. لەوانە کاک حەمە ساڵحمان خەڵکی کەرکووک بۆ ڕۆیشتە ئەوێ و هەندێک برادری ترمان لەیە بوو. برادری ینی بە تەبیعەتی حاڵ زۆر لە یەک بڕاین کە ئین بوو. برادێکی ترمان هەبوو نای ئەنوەر بوو، خەڵکی کفری بوو، ئەویش قوڕیچای دێهێن ناو قوڕیچایە، دوای شەهید بوو، ئەنفال کرا. ئەویش هەر ئەویش ڕۆیش نەقل بوو بۆ منتقەیەک لە نزیکی یەزد. ئیتر ئەوە بڵاوان پێکردین. بە تەبیعەتی حاڵ ئێمە هەر پێش ئەوەی کە بڕۆین بۆ تەبرێز ینی خۆمان ئامادە کرده بوو کە ڕێخستن، کە ئێمە ئەو کاتە وەکو هین ڕێخستن نەبوو، بەڵام هەوڵماندا وەکو ڕێخستنێک ئێمە کە لە کاتی خۆیان کە کۆمەڵە بووین هەوڵماندا ینی ئەو عیلاقاتە بمێنێتەوە بۆی کە بڕوامان هەبوو. چونکە مام جەلال هەر لەو کاتە کە ئاژبەتاڵ بوو لە 75 هینێکیدا داوای کە شۆڕش بەردەوام بێ و ئێمە ئامادەین بینەوە بۆ لەو سەردەمەیشا کاک عەلی عەسکەری و دکتۆر خالید و کۆمەڵی خەڵکی تر لە لای کۆمەڵی شەوە کاک شەهاب و برادرانی تر، ینی حرەکەتێکیان کردبوو کە ئەوان هاتبوون بۆ پێنجوێن. کاک عەلی عەسکەری ئەوان لە منتقەی گەڵاڵە و حاجی عومەران هینیان کرد، بەڵام دیار بوو ئیتر ئەو سەردەما بریاری ئەویان دابوو هیچ کەسێک بووی نییە کە بمێنێتەوە مەقاومەت بکە. لەو ماوەیە کەم ئێمە لە تەبرێز بووین، من هەوڵمدا ینی پەیوەندیەکان لە ڕێگەی تەلەفۆنەوە، بەڵام دوایی بۆ سەردانمانە کرد. من لە تەبرێزەوە ڕۆیشتم، مامۆستا داوود و کاک عادل لەوێمانەوە، من ڕۆیشتم بۆ تاران. کە چووم بە تاران، چووم سەردانی کاک قادر جەباریم کردەوە کاتە لە ئوتێلێک ژووری کردبوو، پێیانەوت لالەزاری نوێ لەوێ. کە چووم ئیتر علاقاتێکی ئەوتۆم لەگەلا دروست کرد، بینی کە جاری ڕۆیشتم، دوو جار ڕۆیشتم، سێ جار ڕۆیشتم، ئیتر وا بوو کە یەکتریمانە ناچی. کارتەکان ڕۆیشتم یەکێک لەوێ بوو، دوو کەس بوون، یەکێکی ناوی محەممەد قادر بوو، ئەوتی من لە تارانە خوێنم، یەکی کوڕێکی تری لەگەڵا بوو، بەڕاستی تا ئێستا لەبیرم نییە کە هین بوو. دیار بوو ئەمە باسی خەبات و تێکۆشان و بیسمان کرد کەوتمانەوە، من باسی ئەوم کردم شۆڕش دروستە بێتەوە و هینە بێ و مام جەلال لە حرەکەتێکایە بۆ ئەوەی کە ئەوە بکاو. ئێکا قادریش هەر حرەکەتی هەبوو، ینی پێش ئەوە، ینی پێش ئەوەی کە هین بێکە قادر جەباری و کاک دکتۆر مەحموود لە تاران ئیشیان لەسەرەوە کردبوو کە مقاومەت ببیەوە هین بۆ دیار بوو لەگەڵ مام جەلال ئەوانشان لەسەر خەت بوون. بڵام ئێمە ئەو پەیوەندیامان نازانی، بەڵام ئەمزانی کاک قادر بۆ منی باسە کرد کە کاک قادر جەباری باسێکی کە ئێمەش بەتەماین بڕۆینە سووریا، ئەوانەوە ئێوە بڕۆن بۆ سووریا و ئەمە مش خۆمش ئەمە زانی ئین بێت.
من لەوێ چوومە یەزێت چووم سەرێکی لە کاک حەمە ساڵحدا و برادرانمان کووت ئێمە خۆمارکۆکەینەوە بەشێک لەوە کە نهێنیماندانە بەشێک لەوە لێرە بنێ بۆ بکە ئەڕۆین پەیوەندیمان بەیەکەوە ببێت کە بە شێوە لە شوەکان عیلاقاتەکەمان نەبڕێ. بەڵێ ئێمە ئیتر من لە یەزد مامەوە یەک دوو شەو لێ بووم گەڕامەوە کە گەڕامەوە هاتمەوە بلای مامۆستا داود و کاک عادل شکور هات کە گەیشتمە لایەن لە ئوتێلەکە ئیوارە بوو وتیان بڕۆ لێرە ممێنە ئەوە بکە وتم بۆ وتیان ساوەک هاتووە هەموو شتەکانی کۆ کردوێتەوە تەنانە شریتەکان تەسجیل هەرچی شت هەیە لەناو هینەکانی ئێمەشان بردەوە بردویانە بە شوێن تۆ ئاگەڕن. بەڵام من ئەوەی کە لە تاران بووم پێش ئەوەی بڕۆم بەلای کاک حەمە ساڵح لەگەڵ ئەو محەممەد خادر و لەگەڵ کوڕێکی ترا چوون بۆ سینەما چوون بۆ سینەما ئێستێشە لەبیرمە سینەماکە فلیمێکی ئەوە بوو بەهروزی وثوقی بوو. دوایەوە کە من لە سینەما دەرچوون و گەڕامەوە ڕۆیشتم بۆ ئەوەی کەیتر لێک بڕین دیار بوو من ینی تا ئێستا شەرگومانم لەسەر ئەوەیە کە چکۆم من کەس نەیزانیوە کە ئەچم بۆ یەزد و ئەچم بۆ تاران و ئەچم بۆ حرەکەتی گوۆمان هەیە. بەڵێ کە گەڕامەوە وتیان ئیتر برادێکمان هەبوو لەوێ ناوی کەریم جادر بوو ئەوش پێشمەرگە بوو کاتی خۆی بەڵام لە شوێنێتر ئیشە کرد من ڕۆیشم بۆ لای ئەو ئیتر لەوێ مامەوە لەلای ئەو بە تەنها ژوورێکی هەبوو لەلای ئەو مامەوە بەڵە کاک عادل و کاک مامۆستا داود ئەهاتن بۆ لام بەدزیەوە کە ئین بۆ پاشەوە ڕۆیشتین کڕەتێکیان چوین سەرێکمان لە مامۆستا جەبار و کاک حەمۆمیندا ئیتر هینمان کەوتمان من ئەوە کەوت من ئەڕۆم بۆ سووریا. چۆن ڕۆی هینمان کرد کە کوڕێکە بوو نای فەرحان بوو کە پێشان عیلاقاتەکەمان هینی کردبوو پێمی وتوە ئەتوانین بڕۆین و ئەوانە بەڵام ئێمە نێنیەکمان پێ بوو چکم بە حکمی ئەوەی یەکێکە بوو بۆیان باسکردێنەوە نیە کە خەڵک ئەڕۆیش بۆ تورکیا ئەمان زانی ئەوانەی کە ینی برین کاتی خۆی لەگەڵ مام جەلالە بووە یا عیلاقاتێکی لەگەڵ مام جەلالە بووە چیە چۆن نییە پێیان وتین کە هینێکەیە دۆستی مام جەلالە و کوڕەکە بوو ناوی نووری بوو نووری منتیکان پێوت لە هەولێر هەولێری بوو نازان بیستە ماوە یان نەماوە چوینە لە ئەو عەرفانمان ئەو فەرحانمان بینی بەڵێ دوایەوە کەیتر کە خۆمان ئامادە کرد وتی ئەڕۆینە دێ خورشید بەک ئێمە کە بچین خورشید بەک هینەکەیە پێی ئەڵێین بەڕێبانەکە کەیتر بەڕاستی ئێمە لەگەڵ مامۆستا داودوان و مامۆستا داود و کاک عادل نەخۆش بوو قاچی تووشی ڕۆماتیسمە بوو ئەم کاک عادل شکر وتی منش هەردێم بەڵێ بەڕێکەوتین سواری پاس بووین هاتین بەیانی بوو ساعت هەشت بەڕێکەوتین بۆ ڕەزایە هاتین نیوەڕۆ تقریبان دوای نیوەڕۆ بوو گەیشتینە ڕەزایە پرسیارمان کرد کە دێی خورشید بەک گەراجەکەی لەکوێیە لەکوێوە ڕۆم بە دێی خورشید بەک بردەوەتێن چایخانەیەکە بڕۆم بۆ چاخانە چونە چایخانەکە بەڕێکەوت زەلای بەکمان بینی باڵا بەرزێکی کەڵەگەتی هین بشاڵ و شەپکی لەبەرا بوو باشە مە کوردەبا پرسیارێکی لێ بکەین بەڵام فەرحان لەگەڵمانە بوو کرمانج بوو ئەو کرمانجی ئەزانی و سۆرانەکەشی باش بوو پرسیارمان کرد دێی خورشید بەک لەکوێیە وتی بۆچی تانە وتمانێمێنە بچین بۆ دێی خورشید بەک ئەو دیارە تێگەیشت وتی لێرە دانیشتن لەم چایخانەیە من سعاتێکتر دێم بەلاتە من ئەچم بۆ دێی خورشید بەک بەڵێ ئێمە ترساین بە حقات ترساین من و کاک عادل و مامۆستا داود ڕۆیشتین دوورکەوتینەوە لە دوورەوە متابعی چایخانەکەمان دوان نەبدا ینی خەڵک بێنێ لەگەڵ خۆیان یا هین بێنێ شتێ لەو بابەتەکە ئاگدار بینەوە کە ینی خەبەرمان لەدەست درابێ و بەڵام ئیتر کە ساعاتەکەی تەواو بوو تەماشا خۆی هاتەوە کەسی لەگەڵان نیە وەڵام ئێمەش ڕۆیشتین بۆ لای چوین بۆ لای گوتمان ئەچین بۆ دێی خورشید بەک وتی وەرە با بڕین کە ڕۆیشتین سیارێکی بوو سیارەکەی جێبێکی ئەمریکی بوو
سواری جێبەکە بووین و بەڕێکەوتین ئیتر شەو ئیوارە هات و مەغریب بوو مەغریب ڕۆشتین شەوێ ینی پێش ئیشا ئەوانە بوو گەیشتی نەدەی خورشید بەک چوینە دیەکە وڵا بردانی بماری خۆیان ئێمە نەوێ هیچ قسە ناکا برێ من کیم کێ نیم باشە دانیشتین کەنان بخۆین سعات دەوری گەیشتە سعات دەی شەو ئیتر دەی شەو وتی نانەکەش کەمێک دوا کەوتووە ئیتر ئێمەش پرسیان بەکەوتیان وتمان ئەمانوێت بچینە لای کاکوڕشید باک بۆی کاهین بێوتی دانیشتن من دوایی تەکبیرەکەم مشکلە نابێ ئێوە نان بخۆن دوای سعات دەوانە نان هات نانمان خوارد و حیوانی سەربڕی بوو نانمان خوارد و نانێکی باشی کردبوو وتی فەرموون وتمان ئێمە هاتوین بەلای جەناب و ئەمانەیە بڕین بۆ سووریا بۆ لای کێ چن وڵا چن مام جەلال لە سووریا چین بەلای مام جەلال نەختی وەستاوتی چۆن ئەزانن ئێمە من ینی مام جەلال نەزەیدە باسمان کە کاتی خۆی لە 16 لەگەڵ مام جەلالە بووە مام جەلال هاوکاری مام جەلالت کردووە یارمەتی یەکتر تا تۆ دووجار چوو سەردانی مام جەلالت کردووانە هەرچیە معلوماتمان لابوو بالفعل معلوماتەکەی پێهێن بووتی زۆر باشە ئەبێ خۆتان کۆکەنەوە سعات 3 من پیاوێکی خۆمتان لەگەڵانێرم بە چەکەوە بەڕێکەم بۆ دیوی بۆ تورکیا بەڵام کاغەزێکتان بۆ نووسم کاغەزەکە بۆ حەمەمین بەگی گەوەریە نووسم ئەچنە ماری حەمەمین بەگ حەمەمین بەگ لەوێتان ێرێ بەڵام کە ڕۆیشتن لە حەمەمین بەگ مەڵێن ئێمە ئایدی مام جەلالینەوانە بڵێن ئێمە پارتی بووین و ئەمە ئێستا ئەمانوێ بڕین بۆ سووریاوانە باش کاغەزی بۆ نووسین ساعت 3 شەو هەستاین بەڕێکەوتین زەلامێک هینێکی هەندێک پەنێر وشتی واین کردبوو لە کۆڵی پشتی خۆی نابوو چەکێکی پێ بوو بەڕێکەوتین خوابزی مانێکە شەو ئەو شەوە پیاوە ینی بە حەدێک هاوکاری کردین نازانم ینی چۆن وەسفیکەی ینی وەسفی خورشید بەک و ینی ئەو لوتفەی کە بەرامبەرمانێ کردی زۆر گەورە بوو بەڕێمانی کرد ئێمە کە دیارە دێی خورشید باک ینی شاخێکی بەرز ینی یەجگار بەرز کە گەی سلسلەی ئاراراتە بێ ئەندازە بەرزە بە حەدێ بەرزە ینی هینی پێوە داروشتی وای پێوە نییە لە دوای ئەوەی کە دارەکان ئەبڕێکە ئاچی ئیتر ئەکەوێتە کوێستان بەڵێ ئێمە وردە بەڕێکەوتین هەرێکە جانتایەکمانش پێ بوو ئەشێ خۆمانی تیا بوو ڕۆژ بووەوە کە ئەوە بوو وتی بادانشین نانی بخۆین نانی وەکە شاخ بوو شاخی جگار بەرز بوون نانێکی بەیانیمان خوارد و هینێکمان کرد بەڕێکەوتین شاخ هەر ناوڕێتەوە بووە نیوەڕۆ نەبڕایەوە بووە عەسر نەبڕایەوە لە نیوەی ڕێگا دانیشتین نەختێ نانی تری داینێ کە لە کۆڵە پشتەکەی هینی کردبوو بەڕێکەوتین عەسرێکی درەنگ گەیشتینە سەر کۆبکەی شاخ ینی تەپڵەسەری شاخەکە کە تەماشای خواری ئەو دیومان کرد مانگی چوارە ینی دەوری ینی 15 چوارە لە 16 چوار لەو بەینایە ینی ناوەڕاست بەڵام تەماشاکەی ئەو دیو هەتا خوارەوار بەفرە دیوی ئەو دیو تومەش نسرمە ئەم دیوی کە ئەکەوێتە دیوی ڕۆژ هەڵات بێنی ڕۆژ ئاواوە بەفرەکەی تواوەتەوە دیوی ئەو دیوی هەموو بەفرە کە ئەکەوێتە دیوی تورکیاوە وتمان باشە لێرەوە بڕین خوارەوە هەتا خوارەوە وتی کاکە نابێ بڕێنە خوارەوە وتی بێ خۆمان هەڵدەین خۆتان هەڵەدان شەومان بەسەر هادێ ناگەین چۆن خۆمان هەڵدەین وتی من خۆم هەڵەدام ئێوەش خۆت هەڵدەن کاکە کە خۆی هەڵدا بە خۆی ئەو ئینەوە ڕۆیشت کە ڕۆی ئەوەنە ڕۆیشت بشکۆلە بوو بۆ لە بەرچاوە یەزگار دوور ڕۆیشت وتم کاکە
عادل با خۆمە کە عادل قاچی فەقیرێتەوە نەبوو بەپی کاک عادل هاتین یعنی ئەو بوو کاک مامۆستا داودی زۆر هیلاک بوو یەکجار هیلاک بوو ئەوە نا ئین بوو قەت ئێمە دیارە لە گەرمیانش یاوین گەرمیانش قەت بەفرمان نەدیوە یعنی ئەوەی کە بەفر بێ یعنی ئەو زستانە لە تەبرێز بینیمان خۆتان زانانی خۆ توش لە ناو شارەبی ئەو بەفرە نبینی کە مەسەنە بڵێ ئەوەیە بەڵام کە چوینە ئەوێ بەفرەکە ئەوەندە زۆر بوو یعنی کاک عادل و کاک مامۆستا داود وتیان ئێمە خۆڵە وتم خۆم هەڵەدەم سواری ئینەکە بووم ئەوەی کە جانتاکەم خستە بە ژێر و ڕۆیشتم گەیشتمە ئەو کابراک کە کاکخورشید بەک دابینێ بەشە هاوارەکەن هاوارمە پێ ناکە زۆر دووری نەیەکەوە وەرە چاوەڕێ بکە بین ئەیانزانی کە ئەو شوێنەکە مەسەن بڕی ئەوەی زەلامەگرێت ئەوان نەختێک ئەهاتن ئەم جارێ کاک مامۆستا داود ئەتوانم بڵێم کیلۆمەترێ شتێکم تری ما بوو بگاتە ئێمە لەوێ کاک عادل بانگی کەوتی مامۆستا داود پەکی کەوت دیار بوو برسی بوو لە ناو بەفرەکە زۆر بە پێڕەتی کردوانە من و هینەکە ئەو وتی من ئاگرەکەمەوە بچکۆلەیەک بوو زەلامەکە تەواو نەبوو وتی من ئاگرەکەمەوە تا تو بڕۆ بیهێنە بگەرە شان تا بیهێنە وتم باشە چووم مامۆستا داودم بە کۆڵ هێنا ئاورتمان ئاگرێکمان کردووە ژنەختێک لە شوێنێکی تاوێرێکی گەورە بوو سەرەکەی هین کرد ئاگرێکە دژال کە هاتبوونە خوارەوە ئاگرێکی کردەوە هینی کرد و تا لە ئەو تاوێرەش هەر بەفر بوو ینی کە ئەوەی کردبوو بەڵام خوارمان ڕووبارێک بوو بەری ئەو بەری تورکیا بوو بەری ئەمبەری ماڵەکانی ئێران بوو ئیتر ئەمە من ئەڵێم ینی تقریبا خەریکە بەرەو خۆراوە ڕۆ باشە خۆمان گیانە ماڵەکان سەرمەکە جەندرمە لەو بەرەوە تازت خەریکە خۆراوە بێت خۆراوە بووە نەبووە جەندرمە وتیان هات چی بکەین هاتوونتە ناو دێ وەڵام من ینی لەبەری ئێرانەوە پەڕینە ئەو بەرەوە خۆراوە بووە نەبووە تقریبا ئاوە تاریک و ڕوونە وڵا جەندرمە هات وڵا لە ماڵەکە خۆمان شاردەوە و گوتر هین پێیوتم کە ئەمە ئەچم ماڵی هەمومین بەک کابرای خاوەن ماڵی مەشتی بەترسن مادامەچن ماڵ هەمومین بەک هیچ ترسێکی نییە ئێستا من سیارەیەک دێنم خۆمەتان بم بۆ ماڵی هەمومین بەک وەڵا ڕۆیشتن دابەزین و ئینمان کرد و ئیتر هەمومین بەک دانیشت بوو جارێ نەچوو بوو بۆ خەوتن کۆمەڵی پیاوی هین لە خوارەوە دانیشت بوون و ئیتر زۆر ئەویان کرد بەخێر بێن و بۆ کوێ هاتوون و بۆ کوێ چوون و ئێمەش وتمان هاتوین بەلای جەنابت و هەرچەندە ئەزیەت دەدەین بەڵام کاغەزێکمان پێ کاغەزەکەی کاکخورشید بەکمان داوەدەستی وتی باشە من بەیانی ئەڕۆم ئەخۆم بەیانی دێمەوە بەیانی بۆ ناو خواردن هاتەوە و ئێمە لێ بووین و دیار بوو هەمووی بەکتی باشەوتی ئەم دووسێ ڕۆژ لێرە بن تا من تەکبیرێکەکەم سواری سیاری کردین و ئێتر جەندەرمە و تورکیاوی هیچ لێ نەپرسین کە چیەکەیت و چۆن کێوکێنە بردمانێنە گەڤەر کە چوینە گەڤەر لەوێ ماینەوە وتی ئێوە لێرە بن منە چمە وان لەوان ئەتانهێنن بۆ وان خەڵکم دانەوە خەڵکی دانەوە دای من و کاک عادل و مامۆستا داود و فەرحان باشە ینی وەکو بەهین فەرحان تا ئێستا مشکلەمان نەبوو چوینە وان فەرحان وتی من لەوانە مێنمەوە کە چوین تەماشاکەم هەمووی باک وتێلیان هەیە دیارە وتێلی خۆی بوو تر لەوێ داینە لەوێ دان خوا هەڵناگریانی قەت لەبیرم ناچە زۆر پیاوەتی لەگەڵا کردین پیاوەتێکی گەورەی لەگەڵاکردن هەمووی باک وتی من واکەم خۆم لەگەڵتانە هەتا دیاربەکر دێم بۆی کە نەگیرێن لەوێشەوە خەڵکتان بدەمێت تا بگەنە جەزیرە لە جەزیرەشەوە خەڵتان دێ بڕنە گەمە دەیەک ناو ئەندیوارە دیار بوو پرسیاری کردبوو هەموو شتێکی کردبوو چۆنە ڕوا چۆنە خەڵکیان هەبوو بەڕێکەوتین چواری پاس بووین بەرەو دیاربەکر لە سیپانە پێم وایە لەوێ چایخانە بوو هینێک بوو لایەماندا و من و مەسا داود و هەمووی من لێ فەرحان جێمە لە وانوتی من لێرە مێنمەوە نایەم و تر بۆ خۆم لێرە خەریکی هینی خۆمە
جەندەرمەی تورکیا لەوێ هەرسێکمانی بینی بە یەکەوە هینەکەن وەخسەکە دیار بوو گومانێکی لا پێیا بوو ئێتر چونە لە حەمەین بەک مانەوە سەوتی نا مشکلە نییە وەرە سوار سواری پاس بووین و چونە دیار بکرد چوینە دیاربەکر لە دیاربەکر لە وتێل ماینەوە شەوێک لەوێ بووین شەوی داهاتوو ئیوارەکەی زەلامێک هات خسمانی ناو سارە بردمانە جەزیرە بردمانە جەزیدار بووە ئیوارەکەی لە جەزیرە هینیان کرده بوو کە ڕۆیشتنوێت تەسیمی دەستی دوو نەفەرمانیان کرد وتە ئێستا لێرەوە بێ بەڕێکەوین بۆ ئەندیوار ئێمەش لەوێوە کە هاتبووین ناوی زەلامێکیان پێماندا بوو ناوی خالیدا وتیان کە هاتن ڕۆیشتن لە ئێرانەوە کە ناڵم کە ینی ڕەبتێکمان هەبوو کە ئەو ڕەبتە لەلایەن ئەو هینەوە پێمان بڕ لای خالد لە لای خالد لێ بن ئەوەتان بە بۆ لای قەڕی مام جەلال هێمە هاتین ئیتر بە شێوەیەکی زۆر ناڕەحەت بردمانیان و هەتا هاتن لەگەڵمانە پەڕین و بۆ ناو ئەندیوەر و لە ئەندیوەرە چونە ماری خالد کە گەیشتینەوێ تازە خەریک بوو بانگێدا یا بانگ نەکات زۆری نەما وچکم ئەوانەیە کاکە پەلە بێ بێ بگەڕێنەوە پەڕێنەوە بۆ بڕێ کوردی تورکیاش بوو مشکلیان نەبوو بەڵام ئیتر ئێمە چونە ماری خالد لە دەرگاکەماندا و چونە ماروتی ماینەوە لەوێ بەیانی هەرساین لەخەو بردمانی بۆ دیارێک لە دیارەکەوە بردمانێن بۆ قامشتی چونە قامشتی چون لای کاک عەبدوڕەزاق فێلی لێیە بوو وڵا کابرزاق لەوێ بوو کاک شەید جەبار لێ بوو پرین ئیبراهیم عەزۆ ئەو لێیە بوو کاک شاه حوسێن لێیە بوو شاه حوسێن بابەشەخ و کاک بۆزیە لێیە بوو ئەو ئێستا ماوە لە هینا و ئەوەی کاک بۆزیە ئەوانمان نەبینی کاک شاه حوسێنشمان نەدینە بەڵاوی کە بینیمان کاک جەبار بوو پێش ئەوەی کە بڕینە بەقەڕ بکەنەوە لە دیێرک و ئەوانە وتیان ئەبێ مانگی دەی هەفتە و شەش بوو مانگی دەبوو لەو حدودا بوو وتیان ئەبێ هینە بچن بۆ کوردستان خۆتان کۆکەنەوە هینەوە ئیتر هێزەکان ئەڕۆ بۆ کوردستان بۆ باشە ڕۆ کوردستان ئێمەش خۆمان ئامادە کردو لەگەڵ ئیبراهیم عەزۆ ئەو شەوە خۆمان ئامادە کرده بوو کە بڕین چەکمان و تەقم بەحکومی چەک و تەقەمەنی و خۆراک من و کاک عادل و مامۆستا داوود وەڵا مام جەلال هاتبوو شەو لێ بوو مام جەلال کە بڕێمان کات و هینمان کات ئەو شەوە کە بەڕێ کراین بڕێ کردە من و وتی ئێوە چەند کەسن هاتبوون ئەم ماوەی پێشوو من سێ کەسوی ئەو سیانە ناڕۆن تۆ من و کە عادیل و کاک مامۆستا داوود وتی مەڕۆن ئێمە خۆمانش ئاوزای زۆرمان پێ ناخۆش بوو لەگە بەرامە ئەزانە ڕۆیشتین و هینکردوانە وتی ناڕۆن وەرن بۆ شام دوای لەو ماوەیە کە هین بوو کاک نەشۆران هات بۆ هین کاک نەشۆران هات بۆ دیێرێک کاک نەشۆران هات بۆ دیێرێک منی لەگەڵ خۆیان برد بۆ شام چوینە شام و لێ مام جەلال ینی مام جەلالمان بینی چون بۆ مەڵام ئیسەشە لە یادما کە ڕۆیشتێن من لەگەڵ کاک نەشۆران نەبووم لە خوارەوە بۆ ماڵی مام جەلال پرسیاریان کرد بۆ کوێیەکی بە جەرسەکە وتی کێیە وتی بڵێ ئەمینە چون لەسەرەوە ماڵی مام جەلالمان بینی ئیتر لەوێ پرسیارە من کرد تۆ کاک دوگە مەحموود وتێتی ئێمە ئەوە ئایدی ئێمەن و ئەوانەن و ئەگەر لەگەڵ کاک دوگە مەحموودان من یارمەتیتان ئەەکەین بڕۆن لەلای ئەوان و ئێمە پێمان خۆشە لەگەڵ ئەوانە بن مەڵام مام جەلال ئێمە هەرسێکمان ئێمە بە پێچەوانەوە ئێمە خۆمان کۆمەڵە بووین و بڕامن بە
نهجێکە کە ڕەنگە لەگەڵ ئەو نهجی کە قادر جەباریمان بینیوە کە دوکە محمودمان نەبینیوە بەڕاستی دیارە کە دوکە محمود هەواڵەکەی ئێمەی بیستووە بەڵام بەنسبەت ئێمەوە ینی دوورین لەو نهجە سیاسیەوە بۆیە ئێمە کۆمەڵین و هاتوین و ئیشی و کاری خۆشمان کردووە تا ئێستا و بەردەوامیشین لە کارەکانی خۆمان هەم دەڕووی سەقافیوە هەوڵەدین خۆمان ئەوە بکەین و دیار بوو ئێمە بینی لە لاینەکانە لەوێ هەر خەریکی بە حەلەقاتی سەقافی کرابووە ینی هەر لە دێرێک هەم لە قامیشلیش ماوەیەک کاک دکتۆر کەمال هات کاک دکتۆر کەمال دەوری زۆر گرنگی هەبوو و زۆر بە تایبەت لە ڕووی سەقافی و لە ڕووی هینەوە زۆر جددی بوو لە هینەکانیەوە دوایەوە کاک عادل مراد ماوەیەک هات بەڕەحمەت دن هەمویان هیچیان نەماون دوایەوە کاک نەشوران هات و کاک نەشوران ماوەیەک لامان بوو لەوێ بوو ئێمە ئەو کاتە سەیکەریم بوو بەڕەحمەت گەشەی سەیکەریم لێ بوو ماوەیەک کاک فوئاد ئێستا فەریق فوئاد ئەو کاتە پیانۆت ملازم فوئاد خولی ڕاهێنانەوە کرایەوە و زیاتر ینی دوای بینی ئێمە سووریەکان زۆر هاوکارەمان بوون عیلاقاتی ئێمە و فەڵەستینەکان چۆن ئاوا ڕێگەی فەڵەستینەکان ئەندا بوو لێە بەڕاستی ڕێگای یەکێتیشیاندا بۆ بوو شێوەیە کە ئازاد بێ لە جمو جۆڵە بۆیە ئەمە دەوراتەکان کە دەورە کرایەوە ینی لە دەورەکانە فێری ئەویان کردین کە چۆن ئەچنەوە خۆتان نەپارێزن یەکی لە گرنگترین شت ئەوە بوو خۆپاراستن چۆن خۆتە پارێز بکەم تو شەڕی پارتیزانی ئەو هێزێکی گەورەیە ئەو خاوەنی سەدەها هەزار سەربازە تۆ بە پەنجەی دەست ئەڕۆیتەوە تو بە مەفرەزیەکە ڕێتەوە بە 7 کەس 10 کەس 15 کەس باشە چۆن ئەتوانی بتوانی خۆت بپارێزی فێریان کردین کە یەک ئەگەر لە چووی بۆ دەشت کە ئەوەت کرد هەمیشە شتێکت پێ بێ دوای خۆت لە دێ دەرچووی شوێن پێکەت بسڕیتەوە یعنی وەکو گسک هینەکێت پێ بێ بۆ شوێن پێت هەڵ نەکەن ئەمە یەکێ لە شتەکان دوو ینی ئەچی بۆ ناو دێ چۆن بتوانی ینی سەگ پێت نەوەڕێ چون تۆ هەموو وڵات دژمنتە تۆ ئەتوێ بڕۆی ینی خۆت بە خەڵک بناسێنی خەڵکیش لەوێ دێتەوە ئەو حکومەتە بە قووەتە هەموو دیەکانی وا تەنزیم کردووە کە یەکێ بچێتە دیەکێ بزانێ ناوی ناونشانی کێ هاتووە چۆن هاتووە ینی ئەمە زۆر گرنگ بوو کە ئەوان بە حکمی فەڵەستینەکان زۆر شارەزا بوون ئەیان بردین بۆ دەشت بە مەشیلبەتە بڕۆ مەشیلبەتە ینی وەکو سۆنە پێ هەڵگرا بەڵام بە مەرجێک تەماشای هەوا بکەی ئەو هەوایە لەکوێوە دێ لەو هەوایە بە عکسی هەواکەوە تو ئەڕێ بەناو دێ بۆی کە هەواکە نەڕاوە لە سەگەکان و هین بکێ ئەچیتە ئاخر یەکەم ماڵ کە خۆتە ناسێنی و ئەچیتە ماڵێکە بۆی کا بتوانی خۆت بناسێن و ینی نانێ پیاکەی ئەو جار کە فێری ئەوان کردو کە ئەچیت لەسەر کانی نەبی هەموو کانیەک لەسەر ئاستی ئەسکەری لە خەریتا ینی معڕەزە بۆی کە بێن بۆ سەر ئەو کانیە یا لە ئەشکەوتانە بێ چکم ئەشکەوتەکانیش بە هەمان شێوەیە ینی لە خەریتی ئەسکەریە ئەویش معڕەزە بۆ تەفتیشکردن بۆ ئەوە ئێمە چۆن هاتینەوە یەکەم وەجبەمان کە هاتینەوە بەداخەوە ئێمە ئەو کاک نەشوران هات کاک عادل مراد هات کە ئەم فەرهاد کە ئەڵێم فەرهاد شاکەلی ئیتر ئەو باقی برادەکانی تر ئەمە مامەسا داودەوە ئەمە ڕەوف و ئەو برادەکانی تر ئەو ڕەمەزانەیە و هەرێکی هین بوو محەممەد سمۆیە ئەمانە هەرێکی مەفرەزی خۆیانە سەید کەریم بوو و کاک فوئاد پێش ئێمە ڕۆیشت بوو کە ئێمە لە دیارێک بووین ماوەیەک ماینەوە لەوێ هەواڵێکمان بۆ هاتوتیان مەفرەزەکەی ئیبراهیم ئەزۆ کەوتوتە
کەمینی پارتیەوە هەمویان کوژراون. باشە هەواڵەکەمان داوە قامشلی ئەو کاتە لە قامشتیە کاک مستەفا لێ بوو لەگەڵ کاک شاحسێنە لەگەڵ کاک عەباس لێ بوو. عەباس دوایی بووە ئیسلامی لەگەڵ ئەم کاک بۆزایە ئەوان لە قامشتەکە کاک عەبدوڕەزاق فەیلیە. ئیتر شەو بوو سیارەیەکمان هەبوو. من دوو کەس هاتبووە دەرباز بوون لە هینەکە. دوو کەس دەرباز بوون لەگەڵ ئیبراهیم عەسووە گەیشتنە مەقەڕەکەی ئێمە. ئێستا متابعام زۆر هەواڵم پرسیوە ماون پێم وایە ماون ینی هیوادارم لەم مقابلەی منە ببیستن ئەگەر مابن ینی بێ بەڵام ئەزانم ینی وەکو بیستم پرسیارێکی ناوی محەممەد بوو کە ئەو لەو وەجبەی دوو کەس بوو کە وەجبەی کاک ئیبراهیم عەسوو کە ئیشەیەکی ناوی نووری بوو خەڵکی کۆیە بوو یەکیشی ناوی فوئاد بوو ئەوانش ڕۆژتە شەهید بوون. ئەوانش نازانم ینی تا ئێستا کەسوکانیان نازانم ئەوە هینا. بەڵێ ئێمە کە بردم لە قامیشلوو جا ینی بە سیارەکە من سیارەکە ئەسکەری لەم هینەکانە بوو لاکوڕە زێرە دوا بەتاڵەکان بوو کە بەڵام ئەوان هینێک چادرێکیان بۆ کردبوو ئەوە بوو چوینە ئەوێ و چوینە لای کاک عەبدوڕەزاقوانە ڕەنگە کاک بۆجێ شاکی لەبیر بێ ئەو شەو بردمانە ئەوێ و ئیتر باسی حەدەسەکەی کرد کە چۆن بردویانەوە چۆن گیراون و ئەمان چۆن توانیوانە دەرباز بن و یەکێکی تر دەرباز بۆ چۆتە تورکیا و خۆیان شاردوتەوە چەند ڕۆژێ لە ناو بەبێنان هینان کردووە و دەرباز بوون و ئیتر ئیبراهیم عەسووان کە هین بووە شەهید بوون. ئەو وەجبەی کاک ئیبراهیم عەسوو ئەوە شەهید عومەر بوو لەگەڵ یا خەڵکی کاسایەتێکی زۆر بەهین بوو ینی کۆمەڵێک خەڵکی بە کەفاعەتی لەگەڵا بوو زۆر خەڵکی شارەزا ئەوانە نەمابوون. ئێمە ئەوەی مابوو ینی مەسەنەن ئێمە بووین کە مەسەنەن کاک فوئاد بوو کاک سەیکەریم بوو کاک شەید حەسەن خۆشناو بوو ملازم عەبدوڵڵا بوو. ئەم برادرانە ینی ئێمە سۆرانی بووین ینی زەحمەت بوو کە ینی تو تێکخۆت زانی کرمانج و سۆران ینی کە شارەزای منتیقە نەبوون. ئەوانەی کە شارەزای منتیقە بوون ئەو پێشمەرگەکان بوو کە لەگەڵمان نابوون. لە سەرەتای پاییزە ئێمە بەڕێکەوتین بۆ ینی دوای شەهیدبوونی شەهیدی ئیبراهیم عەسوو بەڕێکەوتین بۆ سووریا بۆ تورکیا. لە تورکیاوە ویستمان بچینە منتیقەی گۆیان لە منتیقەی گۆیانەوە بەڕێکەوین بین بەرەو مەسەلەس و لەیشەوە بچین بۆ منتیقەی لە بینی زاخۆ و ئەوانە هینمان کرد. هینێکمانش لە ناو زاخۆوا دروست کردبوو ینی علاقاتێکی بەهێزمان لە ناو زاخۆوا دروست کردبوو و ئەو علاقاتە کاک فوئاد ڕۆیشت بۆ لە پێشەوە ڕۆیشت لەگەڵ بافرەزەیەکە چوو بۆ بەرەوە بەڵام بە جیهاز ئێمە علاقاتمان لەگەڵیا هەبوو لەگەڵ کاک فوئاد. بەڵێ ئەو ڕۆژە کە ئێمە ڕۆیشتین قەرار لە جەزیرەوە بە بەلەم ببەڕێنەوە چوینە دیک ئێستا نازانم ناوی دیکە چێکە بە لەسەر ئاوەکەی دژلەیە زەلامێک بوو ناوی مستەفای سمۆ کاک مستەفای نابوو ینی چوارشانەیەکی ئەوە بوو علاقاتێکی باشمان لەگەڵا هەبوو. قەرار بوو ماڵی ئەوان لەوێ بوون خەراب بوو ئەو یارمەدە کە چوین جێشی تورکی ئەو بەری گردە بوو هینیان کردبوو تیان ناکرێ بگەڕێن دواوە بۆ ئەوەی کە بتوانین ئێمە لە شوێنێکی تۆممان پڕێنەوە. هاتوونیم جا قەرار درا بە پێ بڕۆین. ئێمە ئەو کاتە شارەزاکانمان یەکێک بوو ناوی بورهان بوو ئێستا ماوە یەکێکی ناوی مەحموود بوو مەحموودی فانویان پێوت ئەو کەتر ناوی سلێمان بوو ئەو سیارە مەعەدل لەگەڵمانە هاوکارمان بووین ما بوو کە ئەوە یەکێتی بوون. بەڵام لەو ماوەیە کە من ئەڵێم شەید نەجۆش هات شەید نەجۆکە این بووە هاتە لامان و لەوێ ینی گەنجێک بوو علاقاتێکمان لەگەڵ یاین کردبوو
ئەو خەبەرەکەی دابوو کە لەکوێوە بڕۆن چۆن شتەکانی ئامادە کردبوو کە بچینەکوێ و چۆن نەبێ و چۆن نەبێ و چی بکە بەڵام خۆی لەگەڵمانە نەبوو کابڕێ بین بەڵام ئیتر بەهینەکان ئەومان ئەو هینیا کردبوو بەڕێبایەتی دەدەقەدە لەناو تورکیا ڕۆڵی هەبوو کات شەو ئێمە بە 127 کەس زیاتر بووین نازان تەقدیرم ئەوەیە ئەوانە ئەبێت کە ئێستا بەڵام پێم وایە ینی ئەر 127 کەسەکەمان ڕۆیشتین بەڕێکەوتین ئەو شەوە کە بیسمان بپەڕێنەوە جشتێکی دیار بوو لە کەمی نابوو تقریبن هێزەکەمان پەڕی بووە من و شەیسێ کەریم لەگەڵ کاک فەرهاد شاکەلیە لەگەڵ کاک ڕەوفە و ڕەوف ئەوەی سەماوە لە دانیمارکە و شەی داوت ئێمە لە دوای هێزەکەەوە بووین ئێمە من و شەی کەریم کەوتوینە دوای هێزەکە بە حکمی ئەوەی کە ینی ئێمە لە دەوری ئاسکەری دەرچوو بین و هیمان کردبوو کەمێک من ئێمە هەرتمان کەوتبینە دوای هێزەکەەوە ئیتر کاک نەوشێروان و کاک عادل مراد و ئەوانە کەوتومنە پێشەوە کاک من و شەی داود و ئەم کاک ڕەوفە و کە ماوەی سە لە دانیمارکە کە ئەو بوو ئیتر بۆ تەقا جەشتێکی بەهین تەقەی لێکردین و ئەوانە پەڕینەوە چوینە دێک ماینەوە تا شەو دیار بوو هینا بۆ حازر کردبووین گڵابیان بە حازر کردبووین بە پێ ڕۆیشتین جاری ڕۆژین بە پێ ڕۆشتین تا گەیشتینە سەر جادە کە گەیشتە سەر جادە کە سەر جادەکە دەماژەکەی گەڵابە حازر کرد من دلیلمان لەگەڵا بوو سواری گەڵابە بووین و مجموعەیەکمان سواری ئەم گەڵابە مجموعەی بردمانیان چوینە هەتاکو گەیشتین لەناو سەیتەریشەوە بردمانیان هیچی مشکلەمان نەبوو تا ڕەت بوون گەیشتینە منتقی گوێیە ئێمە بە گڵابەکان ڕۆیشتین تر دیار بوو شەو بوو ڕۆژ بووە گەیشتینە دێک بوو بەرەوبەری شاخ بوو زۆر بە هەزار بوو بینەکان زۆر شاخی گەورە بوو دیارە خۆتەزانی منتقی گویان هەموو منتقی شاخایی و ئەوەیە کە ڕۆیشتین برسیمانە نانمان نییە وەزەمان زۆر ئەوەیە ئێوارە نانێکمان بوو خواردنەوە وەڵام ئیتر ڕۆژەکەی پێویستی بە نان پیاکردن نان بخۆی تەحملمان کرد کە وتمانە بێ تەکبیرکەین بڕین بۆ شاخ ڕێمان ڕۆیشت بۆ شاخ سەرکەوتین بە شاخە ڕۆیشتین کە بگەین لای دکتۆر هین کاک فوات لەسەر شاخ بوو لە سەر شاخی جوودی بوو بەڵێ ڕۆیشتین ئەو ڕۆژە ینی زۆر ئەوە بووین چونێ دێ نانمان پیا کرد و ئەوانە چوو بووینە ماڵێ بۆی حرەسات بگرین چەی سێکەرێمەوان ڕۆژنە ماڵێکی تر ئاوە هینمان کردبوو ئەو شەو ماینەوە ئەو شەو باش بوو ینی قەراریان کردبوو پەلامارماندە پەلامارماندە بەڵام ینی بۆیان ڕێک نەکەوت بوویان بەیانی لیان دێن ئتر دیار بوو ینی هەموو شوێنەکان جێشی تورکیان هێنا بوو ناچار بین ڕووینە شاخ چوینە شاخ خۆمانی کرد و ئەوانەوە چی بکەین چی نەکەین تەن بۆی کە ئەوە بێ خۆ بینی هێزەکە بەشێکی بڕۆ لە ڕگای جەزیرەوە بگەڕێتەوە بە سووریا ئێمە ئەو ماوەیە کەین بۆی تر ئێمەش باقیەکەی بگەڕێنەوە بۆ دێرێک بەڵێ ئەو ماوەیە لە دێرێک بووین دیسانەوە ینی تا ئەهات ینی ڕقی ینی شارعی یەکەتی لەگەڵ شارعی قیادی موقەتا تونند و تیشترە بوو